دووبارە سڵاوتان لێبێ. دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستان ئەڵێت بۆ گەشە پێدان و بوژانەوەی زیاتری وەبەرهێنان لە هەرێمی کوردستان، هەروەها بۆ پەلکێشکردنی زیاتری وەبەرهێنەرە بیانیەکان چەند بڕیارێک دراوە، لەوانە پێدانی مافی مانەوە یاخود نشینگە بە هەر وەبەرهێنەرێک کە یەکەیەکی نیشتەجێبوون لە یەکێک لە پرۆژەکانە بکڕێت کە نرخەکەی لانی کەم $50,000 واتە 5 دەفتەر دۆلار بێت. لە بڕیارەکەش لە ئێستایا چۆتە بواری جێبەجێکردنەوە. دەستەی وەبەرهێنان ئەڵێت مافی نشینگەکە یان باشتر بڵێم ماوەی ئیقامەکە 3 ساڵ بۆ 5 ساڵە بێت و ئەدرێت بەو وەبەرهێنەرە و هاوسەرەکەی و منداڵەکانی و هەروەها دایک و باوکی وەبەرهێنەرەکەش. دواتریش بە مۆڵەتی دەستەی وەبەرهێنان کاتی مانەوەکەی درێژەکرێتەوە. بۆ گفتوگۆی زیاتر دەربارەی ئەم بڕیارە نوێ بۆ پەلکێشکردنی وەبەرهێنەران بۆ هەرێمی کوردستان لێرە لە ستۆدیۆ میوانمان لەگەڵ عەزیز ڕەشید شارەزا لە بواری وەبەرهێنان زۆر بەخێر هاتن. ئەمێ بزانم ئەم بڕیارە ئامانجی پشتی ئەم بڕیارە چییە و چ سوودێک بە هەرێمی کوردستانە گەێنێت؟ دیارە خۆی وەبەرهێنان هەروەکو جەنابتە نەزانن وەبەرهێنان و بازرگانی ئەم دوانە دوو کۆڵەکەی هەرە گرنگی ئابووری هەر وڵاتێکە کە و پاڵپشتێکی تەواو بۆ حکوومەت واتە کەرتی تایبەت کەرتی گشتی. ئەوەی گرنگە لە وەبەرهێنانە تۆ بتانی پەلکێشی وەبەرهێنەرانی دەرەوەش بکەی بۆ هاوکاریکردن ژۆنڤێچەر لەگەڵ وەبەرهێنەرانی ناوخۆ تا بەیەکەوە هەم توانای مادی و کاری گرنگتر و دیزاین و بابەتی باشتر و لە جۆری کەرەستە و بیناشتی باشتر. ئەمانە تەمان بابەتێکی زۆر گرنگن و ئاکرێ کاری بۆ بکرێ. کارکردن لە دوو ڕێگاوەیە. ڕێگای یەکەمیان بریتیە لەوەی ئێمە بتوانین ئەم وڵاتی خۆمان ئەم شوێنەی خۆمان بناسێنین بە دنیای دەرەوە تا بتوانین وەبەرهێنانی دەرەوە و خەڵکی دەرەوە بێنینە ئەم شوێنەی کە ئێمە لین بۆی کە پارەکەی بهێنێتە ئێرە و بیخاتە گەڕ لە وڵاتەکەی ئێمەیە و سود و قازانجی بۆ خۆشی ئەبێ و وڵاتەکەی ئێمەشی پێ بنیات ئەنێرێتەوە. بەڵام ئێوە خۆتان ئەزانن ئێمە وەکو کوردستان لە هەموو دنیا ئێمە بە حکمی پێشتر کە من بەڕێوەبەری گشتی وەبەرهێنان بووم سەردانی و زۆربەی وڵاتانی دنیامان کردووە بۆ ئەمە بەستە دیارە ئەوان هەتا ئێستاشی لەگەڵا بێت ترسێکیان تایە چکم ئەوان ئێمە بەشێک لە عێراق ئەزانن. بەڵام بۆ ڕەوینەوەی ئەم بابەتە کاری باش کراوە. بۆ نمونەیەکی نزیکتان ئێمێ کە ئەو کۆنفرانسی دێلفی کرا دیارەم کۆنفرانسە لە ئەوروپایە و لە یۆنانە زۆر شوێنێکی تایبەتە بۆ کۆنفرانس و هەر کۆنفرانسێک کە لەوێ ئەکرێ زۆربەی سەرکردە گەورەکان و خەڵکی زۆر گرنگ بەشدارە بێتە. هێنانی ئەمە کە جەنابی کاقوبات زۆر هەوڵێکی زۆر چڕیە کە بۆ ئەوان بێنە ئێرە و هاتنیان لێرەوە بەستنی ئەم کۆنفرانسە لە سلێمانی بەڕاستی کارێک بوو بۆ خۆی زۆر گرنگ. ئەمە بزانم هەر دەربارەی ئەم بڕیارە نوێیە کە دراوە بە زمانە بازاڕیەکەی 5 دەفتەر دۆلار دانراوە بۆ ئەوە بەرهێنەرانە کە بەرهێنان بکەن لە هەرێمی کوردستان. بەڕای بەڕێستان کە کارتان کردووە لەم بوارەیە و بەرپرسیارەتیتان هەبووە پێشتر تا چەند ئەم مەبلەغە کە دانراوە گونجاوە بۆ واقع بینانەیە بە لە بەرچاوگرتنی بارودۆخی هەرێمی کوردستان و ئەو وەبەرهێنەرە تایبەتانە کە ڕوەکەنە هەرێمی کوردستان. من ویستم بۆ خاڵی دووەم تەمان ئەوە بوو بگەمە لاد بۆ ئەوە دووەم تۆ ئەبێ خەڵکێک لە هەموو وڵاتانی دنیا ئەوانەی دەوروبەری خۆمان تورکیا
ئێستا تۆ لە ئەستەمبول لە ئەنقەرە لەکوێ ئەتەوێ یەکێک نیشتە جێبوون ئەبێت تۆ بێی لەم پارەیە کە بۆ بڕی دیاری کراو بۆ یەکێکی نیشتە جێبوون چەنە لە وڵاتی خۆتا کە توانای دارایی خەڵکەکەت گونجاوە لەگەڵ توانای دارایی ئەبێ ئەوەی بکەیت بە مقیاس بۆ ئەوەی خەڵکانێک کە هات ئەگەر یەکێکی نیشتە جێبوونی کڕی تۆ ئەم بێتە هۆی ئەوەی کە بتوانانی ئەو کەسە لێرە نیشتە جێبوون بێ چکەم دووشتە یەکەم ئەو خۆی یەکێک لە تۆ ئەکڕێ و پارەکەی لێرە خەرجەکە و خەڵکەکەشی ئێنێتە ئێرە و ئەبێ بەوکو ڕێگایەکی خۆشەکە بۆ ئەوەی خەڵکی تریژ بێتە ئێرە هاتنی خەڵک زۆر گرنگە وەکو لە خاڵیەکە ما باسم کرد جارێکی ترێڵێمەوە هاتنی خەڵکی دەرەوە بۆ ئێرە زۆر گرنگە ئێمەش بۆ ئەوەی بتوانین زیاتر ئەوەی کە لە خستومانەتە بازاڕەوە و بەرێنەکانمان و دەوڵەمەنەکانمان کارێکیان کردووە و ئەیانوێ زیاتر ئەمە بخەنە بازاڕەوە تا سوود و قازانجی هەبێ تۆ ئەبێ خەڵکی بۆ پاکەی خەڵکی کە بێت لەگەڵ یا هاوکار بێت بوو با بڵین بە شێوەی جۆن بێتەر یا بە شەریکی بە هەر شێوەیەک چی خەڵکێک بێت ئەو یەکانە کارگەیە ئیشی تیا بکە لەگەڵ تا بێ یەکەی نیشتە جێبوونە بیکڕێ ئەمانە ئێمە ئەبێ وەکو حکوومەت یعنی حکوومەت ئەبێ ڕێخۆشکەر بێ بۆ ئەوەی پاڵپشتی کەوە بەرهێنەر و دەوڵەمەند پاڵپشتی گەورەی حکوومەتە حکوومەتیش ئەبێ کاراسانی بۆ بکە و کۆمەڵێک امتیازات بە خەڵکی دەرەوە و بۆ ئەوی بتوانێت هاوکاری دەوڵەمەند و خەڵکی خۆمان کاک عزیز من ئەگەڕێمەوە سەر ئەوەی کە هەرێمی کوردستان چەند ژێرخانەکەی لەبارە بۆ هاتنی وەبەرهێنەران بەڵام پێش ئەوە ئەمەوێ بڵێم ڕاستە بەبێ وەبەرهێنەری دەرەکی ئاوەدانی ممکن نییە لە دنیای ئەمڕۆژا وڵاتان کێبەرکیانە لەسەرەوەی کە وەبەرهێنەرێکی زیاتر ڕابکێشن بۆ وڵاتەکەیان بەڵام بۆ نمونە بڕیارێکی لەم شێوەیە تا چەند کاری کارناسی لەسەر کراوە بۆ نمونە ئایا ئەم بڕیارە کاریگەری لەسەر بازاڕی خانوبەری هەرێمی کوردستان دروست ناکات هەندێک ڕەخناگرن ئەڵێن ئەمە خانوبەرە یەکەی نیشتە جێبوون گرانەکات واکە هاوڵاتیان دەرەقەتی کڕینینێن ئایا وایە هیچ کاریگەری دروستەکە لەسەر بازاڕی خانوبەری نەخێر ئێستا گەر تۆ هەموو وڵاتانی دەوروبەرمان حساب بکەی ئەوان پێش ئێمان پرۆسیان کردووە و چەندها ساڵە بەو شێوەیە یۆناان با بڵین بڕی پارەی دیاری کراوە تورکیا 5 دەفتەرە 6 دەفتەرە بە کوردێکی باتۆزی ئاوە بڵین ئێران کەمترە لەوانەیە 2 دەفتەر بتوانانی خانوویەکو لە وڵاتانی دەوروبەر لە ئوردونە فڵانە لە سووری لە هەر وڵاتێک نەخێر ئەمە کاریگەری دروست ناکە بوو بەڵام ئەوەی کە وا لە حکوومەتەکە بۆ هاوکاریکردنی وەبەرهێنەرەکان ئەم بڕیارە بە ئەوان وە بەرهێنەر و دۆڵەمەرەکان ئەڵێن ئێمە یەکێکی نیشتە جێبوونی زۆر هاتوۆتە بازاڕەوە ئێوە ئەبێ هاوکارمان بۆ ئەوەی ئەمانە نەکەوێتە زەرەرەوە چکەم بەڕاستی خواستێکی زۆر لەسەر یەکەی نیشتە جێبوون هەبووە پێشتریش و ئێستاشی لەگەڵا بێ و هەموو عێراقیش دەستی پێکردووە عێراقیش ئێستا لەبەرەوەی عێراقیش دەستی کردووە بە یەکەی نیشتە جێبوون و کۆمەڵێ زۆر یەکەی نیشتە جێبوونی خستۆتە بازاڕەوە دیارە لە لای ئێمە پێویستمان بەوەیە کە فرۆش مارکتینگ بە شێوەیەکی تر بکەین مارکتینگ بەم شێوەیە تۆ لە ناوخۆ مارکتینگی خۆ کردووە بۆ ئەوی ئەو خەڵکێکی خۆت هاتە بە شێوەیە لە شێوەکان قستوانە مارکتینگی دووەمی ئێمە و پاڵپشتی حکوومەت بۆ وەبەرهێنەرەکان ئەوەیە کە بتوانن خەڵکێکی دەرەوەش قەنەعەت پێ بکەن بێتە ئێرە و ئەگەر یەکەی نیشتە جێبوونەکەش بکڕێ خۆ ئەو یەکەکە ناباتەوە یەکەکە هەلێرە بێوە نییە خۆ نایبا بۆ شوێنی خۆی دوو ئەو پارێکی دەرەکی هێنێتە ئێرە کەواتە لەگەر لە ڕووی ئابوووریەکەەوە سەیری بکەین لەوانی من مهندسم بەڵام لە ڕووی ئابوووریەکەەوە ئەمە کۆمەڵەیە چکۆم ئەو خەڵکی کێتە ئێرە یەکەیەکە کڕێت تەنها یەکەکە نییە یەکەکە کڕێ پارێکی یەککە کڕێ دوای لێرە ئەمێنێتەوە ئەچێتە بازار شتە کڕێەوە شتکردین بازار ڕخاتە گەڕ دوکان نار سوودی لێوەرەك لەو کۆمەڵێک خۆت زانانی ئەمە سلسلە ئابووری کۆمەڵە زنجیرەیەکە بە یەکەوە بەسراوە و نەتیجەکەی لە سوود و قازان ژوشێرخانی وڵاتەکەی کاک عزیز ئەمە بزانم هەروەکو وتان پێویستەوە بەرهێنەر کە دێتە هەرێمی کوردستانەوە هەست بە ئاسایش بکە لە هەموو ڕۆیەکەوە تا چەند لە هەرێمی کوردستان ژێرخانەکان ژێرخانە بانکیەکان ژێرخانە ئەمنیەکان لە ڕووی پشگیری حکوومەتەوە لەبارە بۆ هاتنی وەبەرهێنەران و بەرهێنەرانی دەرەکی ڕائەکێشێ و سەرنجیانە هێنە بەلای هەرێمی کوردستان بەداخەوە یەک بابەت هەیە زۆر گرنگە و تا ئێستا ئێمە نەمانتوانی و ئەوش سیستەمی بانکیە سیستەمی بانکی لە هەرێمی کوردستان و عێراقیش ئەو سیستەمە نییە کە
زۆربەی وەبەرهێنەرەکانی وڵاتانی دنیا بتوانن پارەکانیان بخەنە و بانکانەوە تا بتوانن لێرەوە خەرجی لەسەر بکەن و پارەکانیشان بشێتەوە بۆ وڵاتەکانی خۆیان. سیستەمی بانکی گرنگە لە پرۆسی وەبەرهێنانە و لە جێرخانی ئابوووریە کە سیستەمێکی بانکی تۆکمەت هەبێ لە ڕێگەی سیستەمە بانکیکەوە تۆ بتانی هەم ئێستا ئەمە بۆ شێوەی پەرتەوازی کە تۆ پارێکی بۆ قیست نەخێرەکە تۆ سیستەمێکی بانکی هەبێت تۆ بۆ شێوەیە پارە نایە هەم حکوومەتیش تووشی هەنێ ئەشکالات نابێت کە ئێستا بینی کێشە لەسەر لە شوێنەکان دەوانێت دروست بێ بەڵام ئەو کاتە تۆ هەر کەسێک من یەکێکی نیشتیجێ بوونەکڕم من ناچم پارەکە ڕاستە خۆ بم بە وەبەرهێنەرەکەش من بانک و بانکیش پارەکەی ئەو با بڵین لە لای ئەو پارێزراو ئەبێ و ئەو کاتە ئەو مطمئینە پارەکەی 8 دقەیە پێویستی هەبێت توانی ڕایکێشێ و کاری لەسەر بکە. سیستەمی بانکی یەکێک لە گرنگیەکانی ئێستای دنیاە پاڵپشتێکی گەورەیە بۆ دەوڵەمەند و سەرمایەدار و وەبەرهێنەر و ڕوویەکی گەشە بۆ خەڵک ڕاکێشان یعنی تۆ وەکو وایە ئاوێنێکە هەبێ پێی بڵێ کاکە وەرە بۆ ئێرە سیستەمی بانکی یەکێک لەوانەیە وەکو جەنابیشت وتت لەوە بەرهێنانە لە دەوڵەمەند با بڵێن لە سەرمایەداریە وتراوە سەرمایە ترسنۆکە کە ئەوترێ سەرمایە ترسنۆکە مەبەستەکە لێرەیە چییە؟ یعنی وەبەرهێنەرێ دەوڵەمەندێ ئەگەر ڕوو کاتە شوێنی یەکەم شت کە بیری لێ ئەکاتەوە پارێزراوی پارەکەیەتی ئەو سەروەت و سامانەیە کە لێوێ بەدەستیەکەوێ واتە سیستەمێکی بانکی دوو ئەمن و ئاسایش. ئێمە لە سوپاس بۆ خوای گەورە ئەمن و ئاسایش زۆر پێشۆین وەکو ئەو ڕۆژە لە کۆنفرانسەکەیە سەفی با بڵین کۆنسڵخانەی کۆریا بوو پێم وایە وتی ئەوەی من لێرە بینیومە لە هیچ شوێنێ نەمبینیوە کە ئەچریتە بازار ئەو هەموو دۆلارە دانراوە لەسەر و ئاڵتون هەمووی هەڵماسەوە ئەمە ئەوە ئەگەیەنێ کام خەڵکە هەمویان باوەڕیان بەکتر هەیە ئەم خەڵکانە دڵنیان لە یەک ترسیان لە یەکتر نییە بۆ ئێمە زۆر گرنگە لە دنیای دەرەوەیە خەڵکێک بێت ئەمە ببینێ لای تۆ کە تۆ وای و دووەم سیستەمی بانکیەک کە پارەکەی بێگومان ینی ئەگەرم کێشە تەکنیکیانەوە سیستەمی بانکیش چارەسەر ببێ هەرێمی کوردستان بەراورد بە چواردەورەکەی بارودۆخ و ژینگێکی لەباری هەیە بۆ هاتنی وەبەرهێنەران اینجا کاک عەزیز ئەوەی کە ئەمەیە بزانم وەبەرهێنان یا وەبەرهێنان لە وڵاتێک تەنها بچوو ناکرێتەوە لە کەرتی خانوبەرەیە و خاڵی لاوازی ئێمەش لە هەرێمی کوردستان کەرتەکانی ترمانە بۆ نمونە پیشەسازی بەڕای ئێوە ئەتوانین بڕیارێکی هاوشێوە پەیڕەو بکەین و دای بڕێژین بۆ ئەوەی کە وەبەرهێنان بۆ کەرتەکانی تر ڕابکێشین پیشەسازیمان برەو پێبین گەشتیاریمان برەو پێبین تەنها هەر خانوبەرە نەبێت زریان خان با یەکشت پێ بڵێم مەکردم کەم تەرخەم نەبووین لەو بابەتەیە ئەڵبەتە ئێمە کێشێک هەبووە کە لە دنیای کوردە کورد شوێنێکی لەبارە کوردستان شوێنێکی لەبارە لە ڕووی سەقافیەوە لە ڕووی بوونی کەرەستەی خاو من قسێکە بۆ کەم تەسەورەکەی سلێمانی خۆی بە تەنیا 90,000 ئەوەنەیەک بەس مهندسی هەبێ ئەمە سەقافەتێکی گەورەیە کە ئێمە هەمانە و توانایەکی گەورەیە کە ئێمە هەمانە و ئەمەش بۆ دیارە بۆ ئەوەکانی تر ئەوەی جەنابەت باسی ئەەکەی شوێنەکە بەڵێ لەبارە و ئێمە ئەتوانین وەبەرهێنان بۆ شێوەی کە پێویستە بکرێ بەڵام ئێمە ئەبێ ئامادەسازی بکەین بۆ وەبەرهێنان ئامادەسازیز بریتیە لەوەی ئێمە ئەوەی کە پێشتر باسمان کرد ئەمانە بخینە بەردەستی خەڵکی و خەڵکەکە قەناعەت پێ بکەین کە ئێمە خەڵکێکین و پشتگیری و توانات پشتگیرتانە بین لە ڕووی حکوومەتەوە و ئێمە ئەتوانین سەر و ماڵتان بپارێزین ئەو کات ئێمە ئەتوانین وەبەرهێنانێکی ڕاستەقینە بکەین و ئەم جەنابتان نەزانن وەبەرهێنان بریتی نییە لە یەک سێکتەر کە نیشتە جێبوونە بەڵام زوروفەکانی کوردستان وای کرد ئەوەنە خانوو ڕووخا ئەوەنە شارمان ڕووخاونە لادێمان ڕووخا کۆمەڵە بوو چکەم تۆ لە پرۆسی نیشتە جێبوونی هەموو دنیاە ئێمە لەخوا بەزیابێت شارەزایەکمان لە هەموو پرۆسی نیشتە جێبوونی زۆربەی وڵاتانی دنیا هەیە هەر یەکێ شێوازێ لە شێوازەکان ئێمەش پلانی استراتیژیمان هەبوو بۆ نیشتە جێبوونی هەرێمی کوردستان ئەو کات ئەگەر لە 2011 دەستمان پێ بکردایە لە 2025 کەسێک نەبوو ناوی ئەوەی بێکە یەکەی نیشتە جێبوونی نەبێ بەڵام سێکتەرەکانی کەش ڕاستی کەم تەرخەمیتیان نەکراوە ئێمە لە سنتەری پیشەسازیە تۆزانی سلێمانی
لە 1932 هەموو عێراق پیشەسازی هەموو عێراقی تایە لە ساڵ 60 هەموو کوردستانی تایە سلێمانی زۆر سەرکەوتووە لە پیشەسازیە و لە ئێستاە کار کراوە بۆ ئەوەی دوو بابەتی کە هەیە و لە درێخی نەکراوە لە بواری کشت و کاڵیشە ئەوەی کە ئێستا سلێمانی پێویستێتی ئەبێ با من باسی سلێمانی بکەم بە تایبەتیش ینی چکم خۆم لە سلێمانیا زۆرتر بۆ سلێمانەکە خۆم زیاتر با قسە بکەم ئەویش ئێستا گەشت و گوزارمان زەرورە و ئەبێ لە من بەدووە نیشتە جێبوون لەوانەیە بڵین چۆتە بەڕێ ئەمانەوە بەری خۆی هینی خۆی کرد وە پیشەسازیش کۆمەڵێکی باش پیشەسازی گەشتیاری لە گەشتیاری کاک عزیز کە باسەکەمان هات بەلای گەشتیاریە ئێمە بناغەیەکی باشمان هەیە بۆ پەرەپێدانی گەشتیاریەکەمان زۆر وڵات لە بیابانەوە خۆی کردووە بۆی کە هەر بڵین پیشەسازی گەشتیاریەکەی بووە بە سەرچاوەیەکی جێگیر و هەمیشەیی داهات هەر پاڵی لە نەوتەکەش خەریکە داوەتەوە پشتی بە گەشتیاری بەستووە و ئێمەژە هەلە لە بارەمان لە بەردەستا بۆیە پێم وایە ئەتوانین ئەگەر بمانەوە بەرهێنەران بەرین بەلای گەشتیارێکە بەناغەیەکی باشمان هەبێت 100% زریان خانە و قسەی جەنابەتێکەی دیارە کەسێکی ئابووری و ئازانی قسە لەسەر ئەوەی بابەتەکە ئەسڵەن وایە یعنی ئێمە ناکری هەتا ئەو ڕۆژی ئەمرین بیرمان لە لای نەوت بێ ئەکرێمە بیر لە ئێمە زەویەکی باشی کشت و کاڵمان هەیە ئەکرێ کۆمەڵێ پرۆژەی کشت و کاڵی پیشەسازی کشت و کاڵی تێکەڵ ئەمانە بکەین ئەمە بابەتێکە و زۆرتر ئێمە لە پیشەسازیەکانی مەوادی بینا ئیشمان کردووە چکۆم ئەوە بۆ یەکین سجێبوون زۆر کراوە بۆیە موادی بینا زۆرتر بەڵام لەمە بەدووە ئەمبێ لەوانە ئیشکین کە خۆراکین کە بابەتەکانی ترە گەشتیاری ئێمە شوێنێکی زۆر گونجاومانەیە زۆر جوانە ئەوانەی کە سەردانی وڵاتی ئێماکەن وڵاتی ئێمە بڵامتێکی سروشتی زۆر جوان ئەزانن هەر تیمێک ئێمە لەگەڵ ئێمە سەردانی هەر شوێنێکی کردوێ ئەوەنەی عجابی هەبووە ئەوەنە سەرسام بۆ بە شوێنەکەی ئێمە سەرشام نەبووە بە شوێنەکەی خۆی لە وڵاتی ئەوروپا چکۆم ئێمە شوێنەکەمان شوێنێکی تەبیعیە خۆی جوانە خوا جوانی کردووە بۆیە ئەو جوانیە تۆ ئەتوانی سوودی لێوەرگری ئێمەش لە ڕاستیە ئەوەی من تا ئەو کاتی خانەنشین بووم دیارە کاری باشمان بۆ کردووە لەگەڵ جەناوی کاقوباد و دەستەی گەشت و گوزار و کۆمەڵێ پرۆژەی چاک ئێستا لەسەر کاری لەسەرەکرێت لە سەرچنارەوە تا ئاگیتە خوارەوە بۆ بەکرەجۆ و تا هەناران و هیوادارم سلێمانی لە ساڵانی داهاتوو نزیکدا کۆمەڵی پرۆژی گەشتیاری چاک بەخۆی ببینێ ئازیز ڕەشید شارەزا لە بواری و بەرهێنان دیارامە باس خواستێکی زۆر هەڵەگرێ بەڵام زانیارێکی باشمان وەرگرت سپاس بۆ ئامادە زۆر بەخێر هاتن جیاواز لە بابەتی و بەرهێنان لە هەرێمی کوردستانە چینە لای هەواڵێک کە بۆ ئەو کەسانە سەرنجڕاکێشەکە لە قازانجەکانی کۆمپانیای ئاسیاسەڵ پشکیان بەرەکەوێت ئاسیاسەڵ لە کۆبوونەوەی ساڵانەی دەستەی گشتیە دابشکردنی قازانجی نەختینەی بە ڕێژەی لە 50% کرد کۆمپانیای ئاسیاسەڵ ئەڵێت دەستەی گشتی کۆمپانیاکە لە ڕۆژی 24 ئایاری 2025 لە سلەیمانی کۆبوونەوەی خۆی بە سەرۆکایەتی فاڕوقی مەلا مستەفا سەرۆکی ئەنجومەنی بەڕێوەبردن ئەنجام داوە خاوەن پشکەکان بە کۆی دەنگ ڕەزامەندی خۆیان لەسەر هەموو بەندەکانی کارنامەی کۆبوونەوەکە ڕاگەیاندووە بەپێی بڵاوکراوەکە لە کۆبوونەوەکەیە راپۆرتی ئەنجومەنی بەڕێوەبردن و راپۆرتی وردبینی دارایی و تۆمارە داراییەکانی کۆمپانیا بۆ ساڵی 2024 پەسەند کرا هەروەها وردبینێکی دەرەکی دارایی بۆ پێداچوونەوە و وردبینیکردنی ژمێرەکانی کۆمپانیا بۆ ساڵی 2025 ڕاستپێردراوە کۆمپانیاکە ئاماژەی بۆش کردووە قازانجەکانی لەم ساڵا بەراورد بە ساڵی ڕابردوو بەرزبوونەوەی گەورەی تۆمار کردووە ئەمەش ڕنگدانەوەی ئەدای دارایی کۆمپانیاکەیە لە ساڵی 2024. دەربارەی کۆمپانیای ئاسیاسێڵ لێرە هەندێک زانیاری وەرئەگرین و با بزانین کە بڵێن قازانجەکەی چی بەسەر هاتووە پشکەکانی چی بەسەر هاتووە ئەو کۆبوونەوەش کە کراوە چ بڕیارێکی تیا دراوە. کۆمپانیای ئاسیاسێڵ ساڵی 1999 دامەزراوە و 19.7 ملیۆن بەشدار بووی هەیە ینی 19,700,000 کەس سیمکارتی ئاسیاسێڵی پێ بەکاری ئەهێنێت داهاتەکەی لە 12.8 بەرز بووەتەوە گەیشتۆتە 1.9 تریلیۆن دینار با زانیاری زیاتر هەر دەربارەی ئەم بابەتە وەربگرین.
قازانجی پشکەکانی کۆمپانیای ئاسیا سێڵ لە سەدا 150 لەسەر سەرمایە ئەوەیە کە ئەمڕۆ کە باسمان کردوتمان پەسەند کراوە و بۆ هەر پشکێک 1.5 دیناراواتە ئەگەر تۆ یەک پشکت هەبێت زیاتر بۆ نمونە یەک پشکەکەت کە بە 1.5 دینار بێت زیاتر لەو بڕا ئەچێتە سەری وەکو قازانج و قازانجی تەواویش لە سەدا 12 پوختی قازانجەکەی لە سەدا 12 بەرز بووەتەوە گەیشتۆتە 394 ملیار دینار. پێنجی دوانزەی 2012 کۆمپانیای ئاسیا سێڵ چووە ناو بازاڕی کاغەزەداراییەکانی عێراق بە سەرمایەی 310 ملیار دینار. ئەگەر زانیاری زیاترمان هەبێ لەم بارەیەوە بەڵێ ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی کۆمپانیای ئاسیا سێڵ، بەڵام ئەمڕۆکە لە بەغا کۆڕبەندێک بەڕێوە چوە پێنجەمین کۆڕبەندی نێودەوڵەتی ئاو لە بەغا دەستی بەکارەکانی کرد بێگومان ئەم ساڵ کە کەمبارانی بوو هەموو نیگەرانن لە دۆخی ئاوی عێراق و لە هەرێمی کوردستانیش بێگومان. ڕاوێژکاری سەرۆک کۆمار بە نوێنەرایەتی دکتۆر لەتیف ڕەشید و هەروەها سەرۆک وەزیران محەممەد شیاسوودانی لە کۆڕبەندەکە ئامادە بوون. کۆڕبەندەکە لە ژێر ناونیشانی ئاو تەکنەلۆژیا هاوبەشی بۆ پەرەپێدان بەڕێوە ئەچێت. ژمارەیەک وڵاتی عەرەبی و دەرەکی بەشداریان تیا کردووە. ڕاوێژکاری سەرۆک کۆماریش وتاری دکتۆر لەتیف ڕەشیدی خوێندەوە بە گوێرەی وتارەکە. دکتۆر لەتیف ڕەشید ئەڵێت بە دیاردەی گۆڕانی ئاوهەوا هەموو جیهانی گرتووەتەوە لە نێوانیشیان عێراق و داوای کردووە ئەو زیادە ڕۆیانەی لەسەر ڕووبارەکانەکرێت نەمێنێت و هەروەها وتویەتی ئەبێ بە دانوستان و ڕێککەوتن بەشە ئاوی عێراق لەلایەن وڵاتانی دراوسێەوە مسۆگەر بکرێت. وەزیری سەرچاوەکانی ئاوی عێراقیش وتی عێراق ڕوبەڕووی ئاڵۆزترین ئاستەنگی ئاوی ئەبێتەوە. جەختیشی لەوە کردوێتەوە کە پلانێکی گشتگیر و گرنگیان بۆ پارێزگاریکردن لە سەرچاوە ئاویەکان ئامادە کردووە. با زانیاری زیاتر دەربارەی کۆڕبەندەکە وەربگرین، دواتریش ئەچین زانیاری لە پەیامنێرەکەمان وەرەگرین بزانێکین ئەمڕۆ لە کۆڕبەندەکە چی ڕوویداوە و چی وتراوە. دروشمی کۆڕبەندەکە ئاو تەکنەلۆژیا بۆ هاوبەشی لە پێناو گەشەپێدان بووە و کاتی بەڕێوەچوونیشی 24 بۆ 26 ئەم مانگەیەواتە ئەمڕۆ هەتاوەکو 26 مانگ کۆڕبەندەکە بەڕێواچێ. سەرچاوەکانی ئاو لە عێراق بەم شێوەیە کە هەمویان بێگومان مەترسیان لەسرە. یەکەمیان ئاوی دیجلەیە، ئاوی فراتە، شەتل عەرەبە. دیارە ڕووبارەکان ڕۆڵێکی گرنگ ئەگەڕن لە دابینکردنی ئاوی عێراق و ئاوی ژێرزەوی یەکێکی ترە لە بژاردەکان کە بەهۆی زیادە ڕۆیی لە بەکارهێنان و بەهۆی کەمبارانیەوە ئەوەش لە ئاستێکی بەرچاوە کەمی کردووە. ئاوی ڕووبارەکانیش کەمی کردووە بە هۆکاری جیاواز بۆ نمونە دروستکردنی بەنداو لەلایەن وڵاتانی دراوسێەوە هۆکاری کە بۆ نمونە لەوانە وشکە ساڵی. بەکارهێنانی ئاو لە عێراق ڕێژەکەی ئابەم شێوەیە دابش ئەبێ کشت و کاڵ لە سەدا هەشتای ئاوی عێراقی بۆ تەرخانەکرێت. بەکارهێنانی ئاو لە ناو ماڵەکان لە سەدا 15 لە خۆگرتەوە، پیشە سازیش لە سەدا 5 ڕەنگە هۆکارەکەی و بێ کە پیشە سازی لە عێراق زۆر پێشکەوتوو نییە. ئالنگاریەکانیش بۆ ئاو لە عێراق ئابەم شێوەیە یەکەمیان ئاوی ڕووبارەکان لە 140 بۆ 160 کەمی کردووە. وەکووتمان هۆکاری جیاوازی هەیە، کەمبوونی بارانبارین، زیادە ڕۆیی لە بەکارهێنان بە تایبەتی ئەو زەویە کشت و کاڵیانەکە لەسەر ڕووبارەکانن زیادە ڕۆی ئەکەن لە بەکارهێنانی پێیان وایە کە ئەمە بێکۆتای هەروەها وڵاتانی دراوسێش کاریگەر بوون لەسەرەوە بابەتە. گۆڕانی ئاوهەوا هۆکارێکی ترە. گۆڕانی ئاوهەوا بۆتەوەی کەمبارانی و ئەمەش کاریگەری لەسەر ئاوی هەموو جیهان و عێراقیش دروست کردووە. پیسبوونی ڕووبارەکان هۆکارێکی ترەکە بەهۆی ئەوەی کە زێرابی ماڵان و پیشەسازیەکانە چێتە ناوی پیس ئەبێ ببێەوەی بپاڵێورێ بە فیڕۆچێ و خراپی بەڕێوەبردنیش هۆکارێکی ترە بە تایبەتی لە تۆڕی ئاوی وڵات و هەروەها لە ماڵانیش کە ئاوێکی زۆر بە فیڕۆچێەوە و بێگومانە بێ بەری پێبگیرێ گەر ناڕوبڕی کەشەی گەورە ئەبینەوە. بەکارهێنانی ئەو لە عێراق ئابەم شێوەیە بۆ هەر کەسێک بۆ هەر تاکێک ڕۆژانە 250 بۆ 300 لیتر ئاوی ئەوێت و کۆی سەرچاوە ئاویەکان پێش ئەم کەمبوونەوەی ئاوا 66 ملیار مەتر سێجا بووە. لە ئێستاە 50 ملیار مەتر سێجا ئاو بەردەستە
و ڕێژەی بەهەدەردانی ئاویش لە سەدا 50 واتە ئەو ئاوەی کە ئەشێ بۆ بەکارهێنان لە عێراق نیوەی هەروە بە فیڕۆچێ ببێ ئەوەی بتوانین سوودی لێ ببینین. بەڵێ سەرۆک کۆماری عێراق وەکو وتمان ئەمڕۆ ڕاوێژکاری سەرۆک کۆمار لە کۆڕبەندەکە وتاری سەرۆک کۆماری خوێندەوە و وتارەکە ئەم بابەتە گرنگانەی لە خۆگرتبوو. یەکەم ئەوەی کە عێراق بە شێوەیەکی گەورە پشتی بە ئاوی وڵاتانی دراوسێ بەستووە. ئەمە ئاستەنگی گەورەی بۆ عێراق دروست کردووە لەبەرەوەی کە بەنداویان دروست کردووە پشکی عێراق وەکو خۆی نانێرن و ئەڵێ پێویستە لەگەڵ تورکیا لەسەر سیاسەتی ئاوڕێک بکەوین بێگومان وەکو وتمان بە دروستکردنی بەندا و ڕێگرە لەوەی کە ئاوی ڕووبارەکان بێنە ناو عێراقەوە و ئەوە عێراقی چەند هێندە ڕوبەڕووی قەیران کردووەتەوە و ئەمە سەرباری ئەو وشکە ساڵیەیە کە عێراق ڕوبەڕووی ئەبێتەوە ئەڵێ ئەبێ ڕێگری لە زیادەڕۆی لەسەر ڕووبارەکان بکرێت. وەکو وتمان ئەو زەویانە کە لەسەر ڕووبارەکانن بە شێوەیەکی خراپ ئاوی ڕووبارەکان بەکارەهێنن و سەرۆک کۆمار ئەڵێ بێ ڕێی پێ بگیرێت و ئاوا بە فیڕۆ نەچێت. وەزیری سەرچاوەکانی ئاوی عێراقیش ئەمڕۆ لە کۆڕبەندەکە وتوێتی پلانێکی گەورەمان بۆ بەڕێوەبردننی گەشە پێدانی ئاو ئامادە کردووە. هەر سەبارەت بەم کۆڕبەندە گرنگە کە لە عێراق بەڕێوەچوو بێگومان پەیوەندی بە تاکی هاوڵاتیانی عێراق و هەرێمی کوردستانیشەوە هەیە. لە بەغاوە پەیامنێرمان بێستون سەلام لەگەڵمانە بێستون سڵاو لێبێ ماندوو نەبی چ زانیاریەکمان هەیە لەسەر کۆڕبەندەکە کێ بەشدار بوو چی گرنگ وترا. بەڵێ زریان بێگومان کۆڕبەندەکە لە کات و ساتێکی گرنگدا بووە چونکە عێراق لە ئێستادا بە دۆخێکی خراپی ئاو تێپەڕێەوە بە تایبەتی لە ئێستادا بەرەو هاوی نەڕۆین و عێراق لە ئەم ساڵدا دۆخێکی خراپی بەڕێ کردەوەیش کەمی بارانبارین و بەفربارین لەگەڵەوەشدا وڵاتانی دراوسێ کە دوو وڵاتی ئێران و تورکیان بە شێوەیەکی دروست و پێویست ئاو بۆ عێراق بەرناداتەوە میش گرفتێکی گەورەی دروست کردووە. لەگەڵەوەشدا بوونی 21 وڵات بە پێ ئاڵانەی کە دانرابوو 21 وڵات بەشداری کۆڕبەندەکە بوون بەڵام دوو وڵاتی سەرەکی کە ئاڵاکەیانیان هەبوو کە ئێران و تورکیا بوون لەسەر ئاستی ڕاوێژکار بەشدار بوون. ئەمیش ئەوە نیشانەدا کە نە تورکیان ئێران بە شێوەیەکی باش گوێ بە عێراقە دەن یاخود ئەوەی کە عێراق داوایەکە ئەوان بەلایەنەوە زۆر مهتەم نین پێوەی بۆیە بۆ ئاستە بەشدار بوونە و لەگەڵەوەشدا وەزیری سەرچاوەکانی عێراق ئاماژەی بۆ کرد کە هەوڵیان داوەوە سەرۆگۆزیران لە مانگی ڕابردوو کە سەردانی تورکیای کرد ڕێکەوتنێکی واژوو کردووە لەگەڵ تورکیا کە بەشی عێراق لە پێویستی ئاوی بەر بداتەوە بەڵام تا ئێستا ئەو ڕێکەوتنە پێ ناچێت هیچ کەوتێ بێتە بواری جێبەجێکردنەوە چکە چه بەنداوەکانی عێراق و هەرێمی کوردستانیش و چ ڕووباری دیجلە و فرات بەدەست بێ ئاوی و دەناڵێنن و پارێزگاکانی باشوور و باشووری عێراق بەدەست ئەو بێ ئاویەوە کاریگەری زۆری کەوتۆتە سەر و ساڵانە ڕێژەی بڵێن بە بیابانبوونی پانتایی بە بیابانبوونی زەویەکانی عێراق تا دێت زیاترەکات بە پێی ئەو ئامارانی کە وەزارەتی کشتتوکاڵ بڵاوی کردوێتەوە لە چەند ساڵی ڕابردوودا 5 میلیۆن دۆنەم زەوی کشتتوکاڵی لە عێراق سەوز دەبوو یاخود کشتتوکاڵیان تەیەکرد ئێستا کەمترە لە 1.5 میلیۆن. ئەمەی شوای کردووە کێشەی سەوزاییش بەوەی ئەو بێ ئاوەیە و دروست بێت. بڵێ سپاس بێستون سەلام پەیامنێرمان کە لە بەغاوە لەگەڵمان ئامادە بووی. جیاواز لە بابەتی کۆڕبەندەکە چینە لای بەهای دراوەکان دینار بەرامبەر بە دۆلار ئەمڕۆ بەرزبوونەوەی تۆمارکرد لە کاتی کردنەوەی بازاڕە 100 دلار بە 142,100 دینار بوو کەمێک بەرز بووەتەوە ینی لە کاتی داخستنی بازار بەرامبەر بە کاتی کردنەوە کەمێک بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە. نرخی زێڕ و زی و نەوتیش بەرزبوونەوەی تۆمار کردووە. سەرەکی ترین هۆکاری بەرزبوونەوەی ئەم سێکانزا گرنگە سیاسەتە بازرگانیەکانی ترامپە. بەهۆی بڕیارەکانی گەنجینەی ئەمریکاشەوە ئەمڕۆ نرخی لیرەی سووری بەرامبەر بە دۆلار بەرزبوونەوەی تۆمار کردووە. بە
بە وردەکاریەوە باسی بە هایدراوەکان و نرخی کانزا گرنگەکان تا بۆ بکەم و هۆکاری گۆڕانکاری لە نرخەکانیان لێرە ئەخەینە ڕوو زیاتر باس لە هۆکاری ئەو بەرزبوونەوەیە کەین کە زێڕ لە ماوەی ڕۆژی ڕابردووە تۆماری کردووە. بەڵێ $100 لە بازارەکانی هەرێمی کوردستان بە 142,000 دینار لە کاتی داخستنی بازاڕە. مامەڵی پێوەکراوەک وتمان کاتی داخستن کەمێک بەرزبوونەوەی تۆمار کرد بەراورد بە کاتیکردنەوەی بازار. 100 پاوەند بە 188,150 دینارە، 100 یۆرۆ بە 160,000 دینار. مامەڵی پێوەکرا دیارە پاوەند بەرامبەر بە دۆلار بەرزترین ئاستی لە مانگی 2 ساڵی 2022 بخۆیەوە بینیەوە. هۆکارەکەشی داتا ئابوووریەکانی بەریتانیا کە باز لە باشتربوونی دۆخی ئابووری و دابەزینی خەرجیەکانەکە لەو وڵاتە. 100 لیرەی تورکی $100 بە 8,300,000 تمەنە، هەروەها 1 ملیۆن لیرەی سووری بە 184,000 دینارە و 100 لیرەی تورکیش بە 3,650 دینار. مامەڵی پێواکرێ بچینە لای نرخی کانزاکان بزین ئەوان چ گۆڕانکاریەکان بەسەر هاتووە. ئۆنسەیەک زێڕ بە $358 بۆ ئەمڕۆ لە بازاڕە جیهانیەکان وەکوتمان بەرزبوونەوەی تۆمار کردووە. هەر ڕۆژی ڕابردوو زێڕ زیاتر لە 1.5 ئەگەر بە ڕێژەیی بە دیاریکراوی بڵین بەرز بووەوە و گەیشتە نزیکەی $3,350. هۆکارەکەیەوەیە کە دیسانەوە جۆرێک لە ناسەقامگیری و نادڵنیایی باڵی بەسەر بازرگانی جیهانیا کێشاوە و بەرهێنەران دیسانەوە ڕویان کردووەتە دڵنیاترین و بەرهێنان کە بێگومانەویش لە ئەسەر ئاستی جیهان زێڕە. ئەگەر بمەوێ باسی ئەو ناسەقامگیریە بکەم کە دیسانەوەڵێم باڵی بەسەر بازرگانی جیهانە کێشاوە، دیسان باسی ترامپ و پۆست و لێدوانەکانیەتی. ڕۆژی ڕابردوو ترامپ وتی پێشنیاری کردووە لە 150 باجی گومرگی بخاتە سەر بەرهەمی هاوردەکراو لە یەکێتی ئەوروپاوە. هەڕەشەشی لە کۆمپانیای ئەپڵ کردووە کە ئەگەر بەرهەمهێنانی مۆبایلەکانی نەباتە ئەمریکا لە 125 باجی گومرگی بەسەر ئایفۆن و بەرهەمەکانی تریا ئەسەپێنێ و دواتریش لە ڕوونکردنەوەی کاوتی هەر ئەپڵ نییە ئەمەوێ دادپەروەری پێڕۆ بکەم، یەکسانی پێڕۆ بکەم، ئەو باجە ئەخەمە سەر هەموو ئەو مۆبایلانە کە لە دەرەوەی ئەمریکا دروست ئەکرێن. بۆ نمونە سامسۆنگی ژەگرێتەوە و تەنها بۆ بەرزبوونەوەی نرخی زەر ئەوە هۆکار نەبوو. یەکێکی تر لە هۆکارەکان نیگەرانی لە بارودۆخی دارایی ئەمریکا. پێشبینیەکرێت کورتێنانی بودجێ ئەمریکا هەفتەی داهاتوو نزیکەی $3 تریلیۆن بەرز ببێتەوە. هەواڵێکیش هەبوو سەبارەت بۆی کە ئیسرائیل لەوانەیە هێرش بکاتە سەر دامەزرا ئەتۆمیەکانی ئێران، ئەوەش دیسانەوە کاریگەری هەبوو لەسەر بەرزبوونەوەی نرخی زێڕ. 1 کیلۆگرام زێڕ هاوکارانم ئەگەر بیگەڕنەوە بە باسێکی زێڕش بکەین بە کیلۆ و باسی مسقاڵەکانی بکەین، ینی بزانین لە هەرێمی کوردستان چی بەسەر هاتووە. 1 کیلۆ زێڕ بە $107,993 1 لیرەی زێڕ بە $712 1 مسقال زێڕی ئایرە 21 بە $675,000 دینارەوە 1 ئۆنسە زیویش بە $32.48 بوو ئەمڕۆ لە بازاڕە جیهانیەکان. با بچینە پاکێجی دواتر و زانیاری زیاتر دەربارەی نەوت و غازی سروشتیش وەربگرین بزین ئەو دوو کانزایە چیان بەسەر هاتووە. لە بازاڕەکانی جیهان نەوت بەرزبوونەوەی تۆمار کرد بە $64.94 مامەڵەی پێوەکرا. دیسان ئەگەر بە شێوەی ینی ئەمە هەرچەند ئەمڕۆ بەرز بووە، بەڵام ئەگەر بمێ بە شێوەی هەفتانە هەڵی بسەنگێنم ئەمە 3 هەفتەیە بە دوای یەکا کە دابەزینی هەفتانە تۆمارەکات. هۆکارەکەشی ئەوەیە کە چاوەڕوانی هەیە بۆ ئەوەی کە ئۆپیک پلاس بەرهەمهێنانی بەرز بکاتەوە. پێشبینیەکرێت ڕۆژانە 411,000 بەرمیل بەرهەمهێنانەکەی بەرز بکاتەوە. هۆکارە بۆ ئەوەی کە ڕێگر بێت لەوەی کە نەوت بەرزبوونەوەیەکی زۆر تۆمار بکە. ئەو هەڕەشەی ئیسرائیلیش بۆەوەی کە هێرش بکاتە سەر هەرچەند ڕاستەخۆ هەڕەشەی نەکردو هەواڵەکەی بڵاو بووە کە ئەگەری هەیە هێرش بکاتە سەر دامەزرا ئەتۆمیەکانی ئێرانەوە یەکێکی تر بوو لە هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی نەوت. 1 بەرمیل نەوتی خاوی تەکساس بە $61.69 بوو لە بازاڕە جیهانیەکان و گازی سروشتیش بە $3.34 بوو. ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی بە هایدراوەکان و نرخی کانزاکان لە بازاڕەکانی هەرێمی کوردستان هەروەها لەسەر ئاستی جیهان. جا باسی ترامپمان کرد و کاریگەریەکانی لەسەر بازاڕە جیهانیەکان هەروەکو ئێستا بۆشم باسکردن. ترامپ و لێدوان و پۆستەکانی ئارامی لە بازاڕە جیهانیەکان بڕیوە. هەڕەشەی ئەوە کات کە لە 150 باجی گومرگی خاتە سەر بەرهەمی هاوردەکراو لە یەکێتی ئەوروپاوە تەنانەت کاتی جێبەجێکردنەکەشی دیاری کردووە. ئەڵێ بڕیارەکە سەرەتای مانگی 7 ئەچێتە بواری جێبەجێکردنەوە. باسی لەوەش
ڕۆژ کردووە ئەڵێ 125 باجی گومرگی خەمە سەر هەموو ئەو مۆبایلانی کە لە دەرەوەی ئەمریکا دروست دەکرێن. جا باشە بزانین لە ئەمریکا زیاتر لە 6 ملیۆن مۆبایلی زیرەک ئەفرۆشرێت، بەڵام هیچ بەرهەمهێنەرێک لە ناوخۆی ئەو وڵاتە نیامەش هۆکاری و بڕیاری ترامپە و ترامپ ئەڵێ لە ئەمریکا بەرهەمهێنان ئەگەر بهێنن بۆ ناوخۆی وڵات ئەوانیش باج ناخەنە سەر ئەو بەرهەمانە. I'm not looking for a deal. I mean, we've set the deal. It's at 50%. But again, there is no tariff if they build their plant here. سەرۆکی ئەمریکا هەڕەشەی ئەوە دەکات لە 150 باجی گومرگی دەخاتە سەر بەرهەمی هاوردەکرا و لە یەکێتی ئەوروپاوە و هەروەها دەڵێت لە 125 باج بەسەر مۆبایلی زیرەکدا دەسەپێنێ ئەگەر بەرهەمەکانیان لە ناوخۆی ئەمریکا دروست نەکەن. ترامپ ڕۆژی 23 ئایار لە پێگەی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تروس ئاماژەی بە یەکێتی ئەوروپا کردو وتی دانوستانەکانمان ناگەنە ئەنجام بەو هۆیەشەوە پێشنیاری من سەپاندنی لە 150 باجی گومرگیە بۆ بەرهەمەکانی یەکێتی ئەوروپا کە لە سەرەتای تەمووز واتە لە مانگی حوتەوە دەست پێ دەکا هەر بەرهەمێک لە ئەمریکا دروست بکرێ باجی گومرگی ناخرێتە سەر. چاوەڕێ دەکرێت باجە گومرگیەکان بەرهەمە گرانبەهاکان و دەرمان و هەموو ئەو کاڵایان نەبگرێتەوە کە لە یەکێتی ئەوروپا بەرهەم دەهێنرێن. بە گوێرەی راپۆرتێکی ڕۆیتەرس وەزیری بازرگانی پۆڵەندا ڕایگەیاندووە ئەو هەڕەشانەی ترامپ موزایەدەیە و بۆ دروستکردنی فشار و بە ئەنجام گەیاندنی دانوستانەکانە چونکە بە پێیخشتا هەتا سەرەتای مانکی حوت ئەمریکا و یەکێتی ئەوروپا لە دانوستانەکان بەردەوام دەبن. دواتر سەرۆکی ئەمریکا لە کۆشکی سپی بە ڕۆژنامەنووسانی وت بەدوای ئەوە نییە کە ڕێکەوتن لەگەڵ یەکێتی ئەوروپا بکە ئەگەر ژمارەیەکی زیاتر لە کۆمپانیەکان لە ئەمریکاوە بەرهێنان بکەن لەوانەیە باجە گومرگیەکانی یەکێتی ئەوروپا هەڵپەسێرێت. لەلایەکی دیکەوە ترامپ هەڕەشەی لە کۆمپانیای ئەپڵ کردووە ئەگەر بەرهەمەکانی لە ئەمریکا دروست نەکا لە 125 باجی گومرگی دەخاتە سەر. ترامپ لەم بارەوە لە پێگەی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی نووسیویەتی من ماوەیەکە بە تیم کوکم لە کۆمپانیای ئەپڵ وتووە کە چاوەڕێی ئەوە دەکەم ئەو ئایفۆنانی لە ئەمریکا دەفرۆشرێن هەر لە ئەمریکا دروست بکرێن نەوەک لە هندستان و هەر شوێنێکی دیکە ئەگەرنا پێویستە ئەپڵ لایەنی کەم لە 125 باج بداتە ئەمریکا. ساڵانە زیاتر لە 6 ملیۆن مۆبایل لە ئەمریکا دەفرۆشرێ بەبێ ئەوەی هیچ بەرهەمهێنەرێکی مۆبایلی زیرەک لە وڵاتەدا بێ. دواتر ترامپ ڕوونکردنەوەی بۆ پۆستەکەی کرد و وتی ئەو باجە گومرگیانە هەموو ئەو مۆبایلە زیرەکانە دەگرێتەوە کە لە دەرەوەی ئەمریکا دروست دەکرێن و لەوانەیە ئەو بڕیارە لە کۆتایی تەمووزەوە بچێتە بواری جێبەجێکردنەوە. ترامپ لە درێژەی وتەکانیدا جەختی لەوە کردوێتەوە بڕیارەکە کۆمپانیای سامسۆنگ و هەموو ئەو کۆمپانیایانە دەگرێتەوە کە بەرهەمی هاوشێوە دروست دەکەن ئەگەر وانە بێ نایەکسانی دروست دەبێ. دوابەدوای ئەو هەڕەشانەی ترامپ بازاڕە داراییەکانی ئەوروپا دابەزینی بەرچاویان بەخۆوە بینی و مامەڵەکانی داهاتووی S&P 500 و بۆرسەی نیویۆرکیش دابەزینیان تۆمار کردووە. ئەپڵ بەنیاز بوو لە دوای باجە گومرگیەکانی ترامپ بۆ سەرچین بەرهەمهێنان بۆ هندستان بگوازێتەوە بەڵام سەرۆکی ئەمریکا لە سەردانەکەی بۆ وڵاتانی کەندا و ناڕەزایەتی بۆ ئەو بڕیارە دەربڕیوە. بێگومان ئێران بەهۆی سزانە و دەوڵەتیەکانەوە ماوەی چەند ساڵێکە کە فشارێکی زۆری لەسەر بە تایبەتی بۆ مامەڵەی نێودەوڵەتی و ساختکردنەوەی بەرهەمەکانی بەڵام ماوەی چەند ڕۆژێکە بازرگانی ئازاد لە نێوان ئێران و یەکێتی ئەوراسیا چوەتە بواری جێبەجێکردنەوە بۆ پێش هەندێک لە بەرهەمەکانی ئێران بەبێ باجی گومرگی بۆ 5 وڵاتی ئەوراسیا هەناردە ئەکرێت لە بارودۆخی خراپی ئابووری و سزانە و دەوڵەتیەکان بازاڕی ئەوراسیا ئەتوانێت ببێت بە تەواوکاری ئامانجەکانی هەناردەکردن بۆ ئێران. بازرگانی ئازادی ئێران لەگەڵ یەکێتی ئەوراسیا لە دوای چەندین خولی دانوستان لە ڕۆژی 15 ئایارەوە چۆتە بواری جێبەجێکردنەوە. هەندێک لە ئابووری ناسان پێیان وایە جێبەجێکردنی بازرگانی ئازاد لەگەڵ یەکێتی ئابووری ئەوراسیا دەرگای نوێ بە ڕووی بازرگانی نانۆتی ئێراندا دەکاتەوە. وڵاتانی ئەوراسیا لە 5 وڵات پێکهاتوون. بەهۆی نزیکی جوگرافی و زۆری ژمارەی دانیشتوان و هەروەها بازاڕی ڕوولەگەشە ئەتوانن ببن بە یەکێک لە سەرەکیترین ئامانجەکانی هەناردەی ئێران. یەکێتی ئەوراسیا لە رووسیا و کازاخستان و بیلاڕووسیا و ئەرمینیا و قیرغستان پێکهاتووە کە پێکەوە کۆی ژمارەی دانیشتوانی نزیکەی 5 ملیار و نیوە. ئەو وڵاتانە پێکهاتی ئابووری فرەچەشنیان هەیە و بەو پێش پێویستیان بۆ بەرهەم و خۆراک و کەرەسەی بیناسازی و بەرهەمی کوشتتوکاڵی و پیشەسازی جۆرا زۆر هەیە و بەرپرسانی ئێران دەڵێن دەکرێت بە تایبەتی لە بارودۆخی سزانێ دەوڵەتیەکان ئەو هەلا بۆ کەرتە جیاوازەکانی ئابوووریەکان بخۆزنەوە. ئێران وەک تەواوکەری بازاڕی هەناردەکەی لە ئەوراسیا دەڕوانێت.
هۆکارەکەشی ئەوەیە کە لە هەندێک بەرهەم وەک چیمەنتۆ، سیرامیک و پۆڵا و بەرهەمەکانی پترۆکیمیا و هەتا وشکە و میوە و شیرەمەنیەکان توانای بەرهەمهێنانی باشی هەیە. لە لایەکی دیکەوە لە بواری خزمەتگوزاری و ئەندازیاری وڵاتانی ئۆراسیا پێویستیان بە دەستی کار و پسپۆڕ هەیە و ئێرانیش توانای دابینکردنی ئەو پێویستی هەیە. لە دوای جێبەجێکردنی ڕێکەوتنی ئێران و ئۆراسیا بۆ بازرگانی ئازاد، چالاکی ئابووری و بەرهەمهێنەران چاوەڕێی ڕاگەاندنی ڕیزبەندی ئەو بەرهەمانە دەکەن کە بەبێ باجی گومرگی هەناردەی 5 وڵاتەکە دەکرێت و ئەوەش ئاڕاستەی ئیشی هەندێک لە بەرهەمهێنەران و هەناردەکاران بە تەواوەتی دەگۆڕێت. بەپێی ئەو ڕیزبەندی دامەزراوەی پەرەپێدان و بازرگانی بڵاوی کردوێتەوە 98 بەرهەم بەبێ باجی گومرگی بۆ ئۆراسیا هەناردە دەکرێت. ئاژەڵی زیندوو، دانەوێڵە، سەوزا، بەرهەمی پترۆکیمیا، دەرمان، تەختە، ئاوریشم، قوماش و جلوبەرگ و کەوش لە ڕیزبەندەکەدا دەبینرێن. ئێران و یەکێتی ئۆراسیا لە مانگی 12 ساڵی 2023ەوە ڕەشنووسی کۆتایی ڕێکەوتنی بازرگانی ئازادیان ئیمزا کردووە و ئێستا ڕێکەوتنەکە دەچێتە بواری جێبەجێکردنەوە و لایەنی پەیوەندیدار لە ئێران لە بارودۆخی خراپی سزانێ و دەوڵەتیەکان وەک دەرچەیەکی نوێ لی دەڕوانن. باش با باسێکی یەکێتی ئابووری ئۆراسیاتان بۆ بکەم ئەم ڕێکەوتنەی ئێران و یەکێتی ئابووری ئۆراسیا بزانین بە چ شێوەیەکە لە بەرەوەیکە ئەمە ڕێکارێکی گرنگە بۆ ئێران بۆیکە تا ڕادەیەک و فشارانی لەسەر لابچەکە بە هۆی سزانێ و دەوڵەتیەکانەوە لەسەریەتی. جارێکە بە باسی پرۆسەکەتان بۆ بکەم یەکێتی ئابووری ئۆراسیا لە مانگی 12 ساڵی 2015 دانوستانەکانیان دەستی پێکرد بۆ ئەوەی کە یەکێتیەکە پێک بهێنن. مانگی چواری ساڵی 2018 ڕێکەوتنێکی کاتیان ئیمزا کرد. 27 دەی ساڵی 2019 ڕێکەوتنە کاتیەکە کە ئیمزایان کردبوو چووە بواری جێبەجێکردنەوە. هەروەها ساڵی 2020 بە دیاریکراوی 26 دەی ساڵی 2020 ڕێکەوتنە کاتیەکەیان گۆڕی بۆ بازرگانیەکی ئازادی هەمیشەیی و بەردەوام کە لە ساڵی 2023 هەژدەیەکی 2023 ئەو ڕێکەوتنیان ئیمزا کرد کە ڕێکەوتنە کاتیەکە بگۆڕدرێت بۆ بازرگانی ئازاد لە نێوانیانە. بازرگانی ئازادیش بۆ واتایە کە باجی گومرگی سەر بەرهەمەکان ناهێڵن بۆی بە ئاسانی بتوان بەرهەمەکانیان لە بازاڕەکان یەکتر ساخت بکەنەوە. و 15 پێنجی 2025 بڕیاردرا کە ئەم ڕێکەوتنە بچێتە بواری جێبەجێکردنەوە ئێران بتوانێت بەرهەمەکانی بەبێ باجی گومرگی بنێرەتە بازاڕەکان یەکێتی ئابووری ئۆراسیاوە. کیشوەری ئاسیا و ئەوروپا کە بەیەکەوە ئۆراسیا پێگەهێنن 93 وڵاتن کە لە 171 دانیشتوانی زەوی پێک ئەهێنن و لە 175 سەرچاوەی وزەی زەویش لەو وڵاتانە لە وڵاتانی ئۆراسیا کۆبووەتەوە. هەرچەندە هەموو ئەم 93 وڵاتە ئەندام نین لە یەکێتی ئابووریەکە کە بێگومان باسی ئەەکەین لە 5 وڵات پێکاتوە. با زانیاری زیاتر وەربگرین دەربارەی ئۆراسیاوە یەکێتی ئابووریەکەکە باسمان کرد. بنیادنانی یەکێتی گومرگی و ناوچەیەکی یەکپارچەی ئابووری لە شوباتی 1999 چوە بواری جێبەجێکردنەوە دەستی پێکرد لەم وڵاتانە پێکاتوە کازاخستان، قەرخیزستان، ئەرمینیا، بیلاڕوسیا و رووسیا وڵاتانی ئەندامن لە یەکێتی ئابووری ئۆراسیا. ساڵی 2000 ئەم کۆمەڵە ئابووریە بڵێن دامەزرا. وڵات هاوکارانم هەندێک بەپەلە بوون لە گۆڕینی زانیاریەکان کێشەنی ئێستام زانیاریە نوێیانە باس ئەەکەین. ڕێکەوتنی بازرگانی نێوان ئێران و ئۆراسیا بەم شێوەیە یەکەمیان نەهێشتنی بربەستەکانی گومرگی و کووتمان باجی گومرگی ناهێڵن لەسەر و بەرهەمانەکە هەناردە ئەکرێت. دووهەم نەهێشتنی گومرگ بۆ نزیکەی لە 187 بەرهەمە بازرگانیەکانی ئێران و تا 187 ئەو بەرهەمانە کە ئێران هەناردی ئەکا و بازرگانی پێواکە گومرگی نامێنێ بۆ بازاڕەکانی ئۆراسیا. لابردنی بربەستە ناگومرگیەکان واتە بەم ڕێکەوتنە ئەو بربەستانش کە هەبێجگە لە باجی گومرگی کە بربەست بوو بۆ بازرگانی بنێوان و دوو وڵاتە ئەگەر بربەستی کەش هەبوو بێت لای ئەبەم بۆی ئاسانکاری بکرێت بۆ بازرگانی. و کاریگەری ئەم ڕێکەوتنەش بۆ ئێران یەکەمیان زیادبوونی هەناردەکردنیەتی وەکووتمان ئەمە ئامانجێکی نوێ بۆی بتوانێت بە ئاسانی بەرهەمەکانی ساخت بکاتەوە بە تایبەتی لە بارودۆخی سزا ئابووریەکانە کە ناتوانێت مامەڵەی نێودەوڵەتی بکە. زیادبوونی قەبارەی بازرگانی لەگەڵ ئۆراسیا بۆ 20 میلیارد دلار قەبارەکەی زۆر ئەبێتەوە ئێران سوودی زۆری لێبینێ لە کاتێکا کە پێویستی بە دراوی دەرەکیە. و سوودی سێمیشی پڕکردنەوەی پێداویستیەکانی ناوخۆی ئێران ئەتوانێت لە ڕێگەی ئەم بازاڕانە ئەو پێداویستیانە کە هەیەی بۆ وڵاتەکەی دابینی بکات. ئەمە زانیاری ترمان هەیەیان کۆتا زانیاری بوو
کە بمانە باسی بکەین ئەمە کۆتا زانیاریمان بوو. جا ئێمەش هەل لە ئێران و لە باسی ڕێککەوتنەکەی ئێران و ئۆراسیا کۆتایی با هەواڵابوووریەکانە هێنین کە بە یارمەتی هاوکاران مەڕۆ پێشکەشم کردن هەر شاد بن.